ئەڵم پیرۆستان بێ وا بزانن مناڵێکتان بووە. سڵاوە لێ بێ. سڵاو سەرچاو. دڵی خۆش دیارە. ئەی چۆن؟ ئەزانێ لە باوەشی کەسێکایە کە خۆشی ئەوێ. ئەوە زۆر مهمە چونکە ئەمان دەروونمان ناخمان باش ئەخوێننەوە. خۆت ئەمە؟ نەخێر. ئەمە یەکێکە لە میوانەکانی ئۆتێلەکەمان. ئێمە کلینیک و هۆتێلی بێریڤێت. واتە ئێستا هۆتێلی سەگ و پشیلەش هەیە. بەڵێ ئەی چۆن؟ چۆن ئەتوانێت خەڵک لێ دایبنێت چی بکە؟ پێش ئەوە یعنی ئەبێت حجزێ بکە بۆ کات و ماوەکە و دای ئەنێت پێش بشزانین ئێمە هۆکاری بەجێهێشتنەکەی چییە بۆی ئێمەش بزانین کاتەکەی چەنە و یارمەتی سەگ و پشیلەکەش بین چونکە ئەم تێناگات بۆچی لێرە بەجێ ماوە بۆ لە ماڵی خۆی نییە خاوەنەکەی بۆ هێنای لێرە داینا یەکەم ڕۆژ ئەوەنە قەلقن ئەڵێ تۆ بڵێ من ئیتر ناڕۆمەوە بۆ ماڵەوە ئێمە ناناسی ئێمە خۆش ناوێ هەتاوەکو ئاشناشە بێ لەگەڵ ئێمەیە. باشە گرانە نرخیمانەوەی؟ نەوەڵا گران نییە. بەس ئەوەیە تر خەڵک خۆی و تەقدیری خۆی شەوی 15,000. سەرجە خزمەتگوزاری و خواردن و پاکردنەوەمانشی بۆ کرێ؟ بە هەموو خۆشەویستیەکەوە. بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان لە لای هاوڵاتیانە تا چەندێ زیای کردووە؟ زۆر زیای کردووە زۆریشە بەڵام فڕەیانیشیان زۆرە ئەیکڕن وازانن ئەمە هینە شتێکە بۆ کاتی هەیە هاوینێک کڕێ بۆ مناڵەکەی کە مەگدە دەستی پێ کرد دەرگای بۆکەنەوانێ و ئەڕوات یان کە ڕۆیشت ئیهمالێکە ناگەڕێن بە دوایە ئەڵێ قەیچەکە نەجاتمان بوو لێی. باشە بەم دیۆ تا چەندێک گرنگە بەخێوکردنی ئاژەڵی ماڵی زۆر بۆ نەفسێتی ئینسان زۆر گرنگە لەبەرەوەی هەست بە ئاسوودەییەک ئەەکەیت و ئەویش ئەم ئاژەڵە لە ماڵەکەتا سەگ بێ پشیلە بێ تەیر بێ هەنێکە سێ تەیری هەیە ئەڵێ کە ئەڕۆمۆ تەیرەکەم باڵەکاتەوە و ڕەقسم بۆکە سەمان بۆکە ئەگەر ئەو تەیرە سەیری و هەست و شعورەیکە زۆر جاڕێتەوە ماڵەوە کەس پێ ناڵێ بەخێر بێ ئەوەی مەشغوڵی مۆبایلە لەم زەمانەیە بەڵام ئەم سەگە سەعاتێک بۆ هەڵەپەڕێ پشیلەکە یەکسەریەت بە دەور تا ئەگەڕێت تەیرەکە سەماو بۆکە و بۆتە خوێنێ ئەی چۆن ئینسان هەل خۆی هەست بە خۆشەویستیەکەکەی ئەم ئاژەڵانە هەر کامێکیان بن هەر نەوعێکیان بن خۆشەویستیەکی هەیە بەرامبەری هیچی ناوێت لە جەنابەت. باشە نان و ئاو و شوێنێک کە تایە بخەوێ بەڵام ئەو بە مقابل بەوە خۆشەویستیەکی بێ مەسەلەن یعنی هیچ سوودێکی هیچ مەسلحەتێکی نییە لەگەڵتا خۆشیشی نەوێیت نایەت بەلاتە یعنی ئەگە بەڕاست تۆی خۆش نەوێ مستەحیلە بێ بەلاتە. ئەو کەسانی کە بەنیازن ئاژەڵێکی ماڵی سەگ یا پشیلێ بەخێو بکەن کێکەم جارێنە لای ئێوە چی پێڵێن؟ ئەگەر مەسەلە من زانی بێتم لە شوێنی کە ئیکڕێی هێنێ بۆ فەحس کە ئەوە ئەبێ خۆی وابێ یەکسەر بیبا بۆ لای vێت بۆ فەحس ئەڵم پیرۆستان بێ وا بزانن مناڵێکتان بووە چونکە ئەمە ئەرکی مناڵێکی هەیە با بزانی ئەمە خۆشە زۆر خۆشە لە ماڵە بەس ئەرکی هەیە و مەسرەفیشی هەیە.